والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەو کەسێک کە دەچی بۆ لای ساحیر مرۆڤایەتیت لەدەست داوە، ڕەحم و بەزەی و وجدانت لەدەست داوە. ئەی فاسد، ئەی ئاژاوە گێڕ، پێ دەڵێم چەندەها ژن و پیا و ژیانیان خۆش بوو، ژن و مرد ژیانیان خۆش بوو، لە بەختەوەریدا بوون، دڵیان خۆش بوو، بەڵام بەهۆی سحرەکەی تۆوە کێشەکەوتە نێوانیانە و لە یەک جیا بوونەوە. ئەی باشە تۆ کاتێک کە سحرێک دەکەی ژن و پیاوێ لە یەک جیا دەکەیتەوە، ئەی بیرت نییە خۆت مناڵت هەیە. ئەو مناڵانە بێ دایک و باوکە بن، ئەو مناڵانە بێناز دەبن. ئەی نازانی خوای گەورە زۆر بەدەسەڵاتە کە بە هەمان موسیبەت بەسەر تۆیشا بهێنێ و بە ئیزنی خوا بەسەریشتا دەیهێنێ، چونکە بوویتە سەبەب و هۆکارێک ژن و پیاوێکی بەختەوەر بەدبەخت بکەی، لە یەکیان جیا بکەیتەوە. دەبینی دوای ئەو سحرە نە بەختەوەری دەمێنێ، نەخۆشی، نەشادی، نەدڵخۆشی، هیچ نامێنێ. تەنها شەڕ و ئاژاوە و تەلاقم دا، تەلاقت ئەدەم، لێم جیا بەرەوە، لێ جیا بمەوە، تەواو بەختەوەری لەو ماڵەدا هەڵدەگیرێ بەهۆی سحرەکەەوە. بۆیە ماڵێ زۆر سیقەتان پێی نەبوو، قومی ئاوین بخۆنەوە. ئەمە ڕاستیە، خەڵک جاران خەڵ زۆر خراپ بووە، جاران هەر کەس شتی بۆت پێ ئەتوانی بیخۆی، بەڵام ئێستا ناتوانی بیخۆی، ناتوانی خواردنی هەموو کەسێ بخۆی، ناتوانی هەدیە هەموو کەسێ قبوڵکەی. چەندەها ئافرەتی داما و هەدیە بۆ ڕۆشتۆ بە حسابەم بووکە و تازە گوازراوە، دوای چەند ڕۆژی ئافرەتە چەند سەردانیەکەن، چەندەها دانە لەوانە سحری تیا کراوە، هەدیە بۆ بردو سحری تیا کردووە. یەکێکە بەخوا پیاوی داما و زۆر بەکەمی سحرەکە هەمووی ئافرەتە. ئاخر بۆیە زۆربیان دەشتە جەهەنەمەوە. ئەمە ڕاستیەکە، بە خۆتان هەبچنەوە، تەقوای خوا بکەن. پێت خۆشە لەگەڵ ژنەکەتا بەختەوەر بی، لەگەڵ پیاوەکەتا بەختەوەر بی، ئەبێ پێتش خۆش بێ خەڵکی لەگەڵ ژنەکە لەگەڵ پیاوەکەی بەختەوەر بێ. پێت خۆشە پیاوەکەت بڵێ لە جیابمەوە، نەخێر، دە خەڵکیش پێی خۆش نییە، کەواتە ئاگاداری خۆت بە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم ئیبلیس تەختی خۆی لەسەر ئەودانی عەرشەکەی خۆی، ئەمجا سەربازەکانی بڵاو دەکاتەوە، بەسەر زەویا بڕۆن فیتنە لەسەر زەویا بڵاوکەن و ئاژاوی کێش. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ یەکێک دێ دەڵێ من وام لە فڵان کەس کرد پیاوێ بکوژێ، ئەڵێ تۆ هیچ نەکردو، پیاوی کوشتۆ پیاو. یەکێتر دێڵێ وام لە فڵان کەس کرد زینا بکە، ئەڵێ تۆش هیچ نەکردووە. یەکێتر دێ دەڵێ ئەوەم کردو ئەوم کردو، ئەڵێ تۆ هیچ نەکردو. یەکێتر دێ ئەڵێ وازم لە فڵان کەس نەهێناتا لەگەڵ ژنەکە لە یەک جابوونەوە. چێ کردی؟ شەیطان ساحر تۆش کە شوێنکەوتوی شەیطانی کە چوتە بۆ لای ساحیرەکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کاتێکە ئەو کەسە دەڵێت سەربازی ئیبلیسە، دەڵێ وازم لە فڵان کەس نەهێنا، حتى فرقت بينه وبين امرأتي، حتى لە ژنەکەی جام کردەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئیبلیس ئەو کەسە لە خۆی نزیک دەکاتەوە، دەڵێت تۆ ئیشێ باشت کرد، نعمە ئەنتە، بەڕاستی ئیشێ چاکت کرد. باوەشی پێ ئاکا و ئەڵێ تۆ ئیشێ زۆر باشت کرد. ئەی خوشکی بەڕێزم، تۆ خۆشەویستی ئیبلیسی، هەروەکو چۆن ئەو سەربازەی خۆشەویستی ئیبلیسە. ئەو کەسانی کە ژن و پیاو لە یەک جیا دەکەنەوە، پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم لعنەتی خۆیان لێ بێت، بەڵام بە کاتێکە ژن و پیاوەکە عیبیان نەبێ. بۆی ئاگاداری خۆمان بین، مەڕۆ سحر بکەی بۆی ژن و پیاوێک لە یەک جیا بکەیتەوە، سحری لێ ئەەکەم بۆی لە ژنەکەی جیا بێتەوە، بۆی لە پیاوەکەی جیا بێتەوە. ئەمە تاوانێکی زۆر گەورەی ئیبلیس لە قەتڵ و لە زینا پێی خۆشترە. ئەی مجرم، هەتا کەی تۆ بۆ ناکەی ناگەڕێتەوە بۆ لای خوا. ئەو کەسێک کە دەڕۆی بۆ لای ساحر مرۆڤایەتی و وجدان و ڕەحم و بەزەیت لەدەست داوە. چەندەها ژن و پیاو بەهۆی سحرەکەی تۆ ئینتیحاریان کرد و خۆیان کوشت، خۆیان سووتان. واللهی من چەندەها ئافرەتە ناسم خوا لێیان خۆش بێت، چەندەها پیاو دەناسم دیندار بوون، واللهی بەهۆی سحرە و لە ئاخرە خۆیان کوشت، خۆیان کوشت. کێ سەبەبەکە بوو؟ تۆ سەبەب بووی، تۆ سحرت کرد بۆی کێشەی بۆ دروست بێ، بەرگەی دووری مناڵەکان و پیاوەکەی نەگرت خۆی کوشت. ئینشاڵڵا تۆ لە قیامەت قاتیلی بە ئیزنی خوا. بۆیە دڵخۆش مەبە، فڵان کەس بەهۆی سحرەکەی تۆ خۆی کوشت، تۆ سەبەبەکەی بووی. چۆن گولەیەک سەبەبە بۆی کە کەسێک بمرێ، ئەو گولە سەبەبێکە، ئەو کەسێکی کە تەقانێتی سەبەبەکە بووە بە هەمان شێوە، تۆش سەبەبی کوشتنی ئەو کەسە بووی.
پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح بوخاریدا، بوخاری مسلم، هەر کەسێک بە زوڵم بکوژرێ حتا ڕۆژی قیامەت ئللا بەشێک لەو تاوانی قەتڵە لە ملی کێیە؟ لە ملی لە ئەستۆ و گردنی قابلە، چونکە بەناحەق هابیلی برای خۆی کوشت کە کوڕی ئادەم بوون سەلامی خوای لەسەر بێ، کوشتی بەناحەق هابیلی برای خۆی کوشت، هەتا ڕۆژی قیامەت هەر کەسێک بە زوڵم بکوژرێ بەشێک لەو قەتڵە لە ملی قابلە قڕ بەسەری چی بەخۆی کرد؟ چونکە ئەفەرمێ ئەو سەبەبی یەکەم بوو، یەکەم خوێن ئەو ڕشتی لەسەر زەویە وەکو مرۆڤ. تۆش بزانە فڵان کەس خۆی کوشت دڵخۆشمە بە تۆ قاتیلی، چونکە بەهۆی سحرەکەەوە تۆ خۆی کوشت. ڕۆژێک دی ڕۆژی قیامەت خوای گەورە بەڕووی ئەو کەسەت دەکاتەوە، ئەو کاتە دەڵێ خوایە گیان پرسیار لە ئەمە بکە بۆچی منی وا لێ کرد کە خۆم بکوژم؟ ئەمە سەبەبی خۆکوشتنی من بوو، سەبەبی ئەوە کە خۆم بسووتێنم، خۆم بکوژم، خۆم بخنکێنم، بۆیە دڵخۆشمە بە فڵان کەس خۆی کوشت خۆی خنکان. ڕۆژێک دێ بەرامبەر بە خوای پەروەردگار دەبیتەوە و محاسبەت دەکری قڕ بەسەرت چی بەڵگەیەکت پێیە؟ وەڵا خوای ڕقم لێی بوو ئەبێ بچی وای لێ بکەی، دڵی خوای حەزم پێی نەبوو، ئەمانە لای خوا نایخوات، کەواتە ئەمڕۆ بگەڕێرەوە بۆ لای خوا، خوشکەکەم بگەڕێرەوە بۆ لای خوا هەتا خوای گەورە تۆڵەی لێت نەکردوێتەوە. دووری مەگرە لە مناڵەکانی خۆتا چۆن وات کرد خەڵکی ئینتیحار بکە و خۆی بکوژێ و خۆی بسووتێنێ، لە مناڵەکانی خۆتا بە هەمان شێوە ڕوو بداتەوە. دووری مەگرە خۆت بکوژی، کەواتە بگەڕێرەوە بۆ لای خوا. خوای گەورە دنیا و قیامەت لێ تاریک بکە، مادەم دنیا و قیامەتی خەڵکی تاریک کرد، خەڵکی وای کرد خۆی بکوژێ کە تاوانێک و جەریمەیەکی زۆر گەورەیە. چۆن قیامەتی خەڵکت تاریک کرد، خوا دنیا و قیامەتی تۆش ئاوا تاریککە. سحر مەکە، لە خوا بترسە. ئەو کەسێک کە دەڕۆی بە لای ساحر، ئاگاداری خۆت بە لە خوای پەروەردگار بترسە. ئەو کەسێک کە سحر دەکات یەکێکە لەو کەسانی کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لەیس منا، یەکێ لەوانەیە ئەو سەحرە ئەو سحر له، لە ئێمە نییە، لەسەر ڕێبازی ئێمە نییە. ئەو کەسەی کە سحر دەکا کە ساحیرەکەیە، و ئەو کەسیشی کە سحرەکەی بۆ دەکرێ کە ئافرەتەکەی بە تایبەت زیاتر، پیاوان دەچن بەڵام زیاتر ئافرەتان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڵێ دەفەرمێ لە ئێمە نییە، لەسەر ڕێبازی ئێمە نییە، حاشات لێ دەکات. ودفرمي لن يلج الدرجات العلى، يكك لوانا من تكهن أو تكهن له، ناروات بهشتوا، ناروات بلا برزقاني بهشتوا، أو كسي سحر بك، أو كسي سحري بوبكريه تو نارويت بهشتوا. كواتا خوشي وشادي لكستك محروم كده دنيا دا، خوش لخوشي وشادي بهشت محروم تكات أو بعداشتي توي. بەختەوەریت لە ماڵێک دەرکرد، خوا بەختەوەری قیامەتت هەڵەگرێت، ناڕۆیتە بەهەشتەوە، چونکە سحرت کرد لە کەسێک بۆ ئەوی ئیتر هەر جۆرێک بێ لە جۆرەکانی سحر، خۆشەویستی بێ، ڕق بێ، ئاژاوە بێ، جیابوونەوە بێ، کوشتن بێ، هەیە سحری دەکراوە بۆی خۆی بکوژێ پەنا بەخوای گەورە. کەواتە لە کۆتاییدا دەڵێم ئاگاداری خۆتان بن، بەڕێزم وازە ساحیرەکان بێن، چونکە ئەوانە ئینسانیەت و وجدان و ڕەحم و بەزەیانە دەستداوە. تۆش مەڕۆ ڕیزی ئەوانەوە، چونکە عقوبەیەکی زۆرت بۆ هەیە، چونکە ئەوی شەیتۆیەکی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ بچێ بۆ لای ساحیرێک ئەوە بێباوەڕە، باوەڕی بەو قورئانە نییە کە دابەزێتە خوارەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. والله ئەگەر باوەڕی بە قورئانە بێ ناچێ بە لای ساحیر، چونکە خوا دەفەرمێ ساحیر درۆ دەکات، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم مەڕۆن بەلایەن، بەڵام تۆ دەڕۆی دیارە باوەڕت پێی نییە. کەواتە بە نوێژەکەی خۆت مەخەڵەتی، ئەڕۆی بەلای ساحر، دڵنیا بە دنیا و قیامەتە تاریکە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدأي بتايبتي أواني داود وعي خيريان كدوه. يا ربي خواه يمني وآرامي ولات من بباريزي، خواه جان للشر ساحر كان وأوانيش كالسحر دكان من باريزي، خواه جان أواني سحر يعني كراو الشفاء بدأي، خواه الرحمة اللي يبكي، خواه سبب كاركان يعني طولان اللي يبكي توا، أواني كالسحر دكان خواه دنيا وقيامة يعني تاريكي، هل دنيا دا بيش قيامة طولان اللي يبكي توا، بخاتي عظمته قوري خود. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.